بەڕای منەوە کارێکی شخصیە هەرێکە و سربەستە لە بیرکردنەوەی خۆی مەس بەڵام بەڵگە دابوونەری تیمە و عرف و عادەتیمە ناگونجێ بەداخەوە هەموو کەسێک تەقابولی ناکە بەزەم شخصیان لای من ئاسایە هەر کەسێک ڕەگەز دەگۆڕی ئاسایی لە بخۆی لە هەموو بارودۆخەکان شکۆی مرۆڤ زۆر لەوە گەورەترە بە کوشتن و توندوتیژی کۆتایی پێبێ توندوتیژی کوشتن هیچ بە هیچ شێوەیەک چارە نییە تۆ ئەگەر تەقابولی ناکەیت کەسێکی نێت تای حاشای لێ بکەیتەوە پەیوەندیت پێوە نەمێنێ بۆ خۆت بخێ سزن و کەسێک بخێ قەبر و خۆت لێپرسینەوەی دنیا و قیامەت بکەی بەڕێم هاسانتین ڕێگا حاشای لێ دەکەی و کاری خۆت تاو بڕە ئەو ڕێیم باشە وەکو ڕێیت جەنابەت بۆ نمونە کەسەکە ئەگەر ڕەگەزی خۆی گۆڕی باشە چۆن لەناو کۆمەلگادا مامەڵەیان لەگەڵ بکرێت بەڕای من بە تەبیعی تەماشا بکرێت ئەو ڕێی خۆمە لەبەر ئەوەی مادام بە قەناعەتەوە ئەگەر شتەکە بە قەناعەت بی بە بۆ هیچ مەبەستێکی دیاریکراوی ئەو ڕەگەز گۆڕینەوە حەزێکی تایبەتی ناخیبی ئەوە ئاساییە مەس بۆ شتێکی تایبەت و بۆ شتێکی خراپی ئەوە لەگەڵی نیمەوە مەس ئەگەر خۆی حەز دەکا و مادام هەز دەکا ئەو ڕەگەزە مرتاحنیان ڕەگەزی بەرامبەری ڕالەیە دەتانی بیگۆڕی و خەڵک بە ئاسایی وەریگری پێویستە کۆمەلگات چۆن تەعامل لەگەڵ ئەو کەسانە بکات داوای لە کۆمەلگا دەکەم بە چاوەچکەم سەریان نەکەن چونکە ئەو کەسانی کە ئەوە دەکەن بەڕای من دیارم مەبەستێکیان هەیە ئەو مەبەستا دەگەڕێتەوە سەر ئەو کەسە ئایا بە چۆن بەکاری دێنی بەس بە شێوەیەکی گشتی ئەم بەڕای من وەکو خۆم بەدەستە چونکە هەر کەسە خۆت دەزانی بەرپرسی خۆیتی خاصە لەو سەردەما من ناتوانم ئەمر بەتو بکەم تو ئەمر بەم بکەی بمە وەکو خۆم لەلام ئاساییە چی ئەو کارە دەکە ئاسایە لە